لەگەڵ خۆر هەڵهاتن هێزەکان ئامادەکاری دەکەن بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەیان. ئۆپراسیۆنەکە بە شێوەیەکی گشتی لە 5 محوەرەوە دەستی پێکردووە. 3 محوەریان کەوتونەتە سنووری باشووری داقووق بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. تطهير مناطق وادي الشاي باتجاه جسر الزرقاء المساحة 18 كيلو عمق 24 كيلو. هێزەکانمان بە پانتایی 18 کیلۆمەتر و بە قوڵی 25 کیلۆمەتر ناوچەکەی پاک کردوتەوە. لە یەکەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەەوە بەردەوام دەبین تا 3 ڕۆژ. بەرەبەیانی ئەمڕۆ هێزەکانمان دەستی بە ئۆپراسیۆنەکە کرد بۆ پاکردنەوەی باشووری داقووق بە تایبەتی چەمی ڕۆخانە. ئەم ئۆپراسیۆنە 3 ڕۆژ دەخایەنێت و لە 3 میحوەرەوە دەستی پێ کردووە. تەنها بۆمبی چێنرا بووەتە بەربەست لە پێشڕۆیەکانمان، بەڵام ئەم گرفتەش چارەسەر دەکەین. لەم ئۆپراسیۆنەدا نزیگەی 30 بۆمبی چێنرا و ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و پوچەڵ کرایەوە. هەموو هەوڵی هێزە ئەمنیەکان کەمکردنەوەی مەترسیەکانی داعشە کە ئێستا لە سنوورەکانی کەرکووک جم و جۆڵەکانیان زیاد بووە. سەرەڕای سەختی ناوچەکە هێزەکان توانیان ژمارەیەک گوند پاک بکەنەوە. ئۆپراسیۆنەکەش بە سەرپەرشتی ڕاستەوخۆی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقا. هەروەها هەمەهەنگی تەواومان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەیە لە ڕووی هەواڵگیریەوە. دور أساسي وكبير بإنجاح أي عملية بما فيهم قطاعات البيشمركة اللي موجودة ضمن قاطع المسؤولية. ئەم شوێنە بۆتە جێگای حەوانەوەیان. ئێمە بەردەوام دەبین تاوەکو سنوورەکە بە تەواوی کێماڵ دەکەین. لە ئێستادا ژمارەیەکی زۆر بۆم لەگەڵ ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و پوچەڵ کرایەوە و بەردەوامش دەبین لە پاکردنەوەی سنوورەکە. ئۆپراسیۆنەکە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی مستەفا کازمی سەرۆک وەزیران و فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ماوەی 3 ڕۆژ بەڕێوە دەچێت تا وەکو مەترسیەکانی داعش لەو سنوورەکان کۆتایی بێت. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، قەزایی داقووق.